ژووری دووهەمی مەدرسە سەلەفیەکە ئەوەیە کە ئەوان بایەخێکی زۆریان داوە بە وەرگرتنی ئەحکام بە بەڵگەی شەرعیەوە. ئێمە گەر تەسەووری ئەم حاڵەتە بکەین، ئەگەر ئەم سەلەفیانە کە لە دوای ساڵی 1970 زۆرتر لەو تەفرە هینەی نەوتیە کە ئەیڵێن لە خلیجە پارەیەکی زۆر دەستکەوت و موسساتێکی زۆری سەلەفیە دروست بوو و لە سەردەمانی دوای مەلیک فەیسەڵیشەوە ئەنجام موسساتی زۆری سەلەفیەکان دروست بوو، بڵاویش بوون و تەسیراتیان تەبعاً لە وڵاتانی تر کرد و کتێبەکان هەمووی چاپکران و بە خۆڕایی تەوزیعکران و بڵاو بوونەوە. کاریگەریەکی باشی هەبوو لەسەر پاڵفتەکردنی عەقیدەکە لە شرکی عیبادەت. طبعاً شرکی فەلاسفەش کە شرکی تەعطیلە. هەروەها لە بڵاوبوونەوەی ئەو کتێبانە و بڵاوبوونەوە بە قووەتبوونی مەدرسە سەلەفیەکەیە خەڵکەکەمان ئەم دووسێ جی لە فێری ئەوە بوون کە هیچ شتێک وەرنەگرن بەبێ بەڵگە. ئەنجا یەکێکی وەکو ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ کاریگەریەکی زۆری هەبوو کە زیاد لە 100,000 حەدیسی لەبەر بوو، زیاد لە 150,000 حەدیسی بە سەنەدەوە هەمووی توێژینەوەی جوانی لەسەر کردو و کردوێتی بە بەڵگەی ئەو ئەحکامانە، بە تایبەتی کە سیفە سەڵات نەبیەکەشی نووسی عوزر نەماوە بۆ کەس بڵێ نوێژەکەم وا ناکەم، چکە لێ زیاد لە 150 مەزدەری هێناوەتەوە کە چۆنێتی نوێژی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاوا بووە. کاریگەری سەلەفیەکان لە بڵاوبوونەوەی دەلیلی شەرعی و لە بڵاوبوونەوەی ئەم ڕێسایە کە من دینەکە بە دەلیلی شەرعیە وەرەگرم، ئەوە دوای فەزڵی خوای گەورە گەڕێتەوە بۆ مەدرسەی سەلەفی. لەو سەری ئەندۆنیسیەوە هەتا ئەگاتە مەغریب بیما فیه هەموو وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوا شوێنانی تر کە مسلمانی لێ و ئەم بانگەوازەش گەیشتوتەوە ئەم کتێبانەیە ئەم شریت و یا ئەم خاڵە سەرەکیە گەیشتوتە ئەوە کە من دینەکە بە دەلیلەوە وەرەگرم. ئەوەش فەزڵی خوای پەروەردگارە، پاشان فەزڵی ئەم پیاوە ڕێزانێ. ئێمەش بە تەکید لەسەر ئەم ڕێبازە ئەڕۆین. ئەو کەسانەی تێبینیان کردوێ لە نووسینەکانی منە، ئێمە هیچ شتێکمان وەرنەگرتووە بەبێ دەلیل. بۆ دەلیلەکانش کە قورئان بوو بنگەڕاوینەتەوە سەر طەبەری و قورطوبی و ئیبن کەثیر، و ئیبن کەثیر بە دەرەجەی ڕئیسی، چونکە ئەویش هەر تەلەبەی ئیمامی ئیبن تەیمیە بۆ ڕەحمەتی خوای لێ. بەڵام ئەگەر شتێکمان لە ئیبن کەثیر وەرنەگرتوێت چووینەتەوە سەر طەبەری، چونکە ئیمامی ئەبوو جەریری طەبەری بۆ خۆشی ئیمامی فقه و محەدیثیشە. پاشان لە وەرگرتنی دەلیلە لە ئەحکامەکانە ئەو کەسەی کە کتێبی نوێژەکەی خوێندبێتەوە ئەزانێ ئێمە چەند احتیمادمان کردوتە سەر حەدیسەکە، و هیچ حەدیسەکانیش لە 199 ئەگەر زیاتر نەبن ئەوانن کە ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ حکمی بەسەراداوە. ئەلبانی فەرمووبێتی صحیحە بە صحیحمان داناوە، فەرموویەتی حەسەنە بە حەسەنمان داناوە. و ئەگەر لە بینی ئەو بن بازە جیاوازیەکە بوو بێ لەسەر حەدیسێک، ڕەئی ئەلبانیمان لە حەدیسەکەیە پێ بەقووەترە، چونکە اختصاسێکی ئەو زۆرترە، بەڵام ڕەئی بن بازمان پێ مهمترە لە فقهەکەیە. لە توێژینەوەی خودی فقهەکەشە ڕەئی بن عوثەیمینمان پێ بەقووەترە وەک لە ڕەئی بن باز خۆی، چونکە بن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ محەقیقەکە لە ڕیزی شەوکانی محەممەد سەدیق خان و ئەوانی ترایە. ئەوەش جیاوازیەکی ترە. لەم خاڵەیە ئەم خاڵەمان هاوبەشە لە بینی ئێمە و باڵە جوداکانی مەدرسەی سەلەفی وەکو یەک ئەگەڕین بە دوای دەلیلە، دەلیلەکانیشمان سەرچاوی دەلیلەکانیشمان یەک. ئێمە ئەگەڕێنەوە لە بوخاری وەریگرین لە موسلیم، دوایی دێنەوە سەر 4 سونەنەکەی تر، یان دێنەوە سەر سونەنی دارمی ئیمامی ئەحمەد و مالیک و دارەقوتنی و ئەوانی تر. لە هەر یەکێکیش لەم 4 و لە ئیمامە بەڕێزەکانی تر بما فیه ئیمامی ئەحمەد هەرە گەڕێنەوە سەر ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ بزانین تەحقیقی حەدیسەکەی کردووە یان. ئەگەر ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە بەڵام ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ بە زەعیفی داناوە، بە زەعیفمان داناوە، تەقلیدی شێخی ئەلبانیمان تیا کردوتەوە، لەبەرەوەی ئەزانین کە ئەلبانی متەئەخیرترە، اطلاعی بەسەر سەرچاوەکانە زۆرترە، ئەگەرچی ئیمامی ئەحمەد بن حەمبەل ڕەحمەتی خوای لێبێ لەم زیاتر حەدیسی لەبەر. ئەمە خاڵی هاوبەشی نێوانی ئێمە ئەوانە، هەروەکو کە خاڵە هاوبەشەکانی خوێندنی عەقیدەکە لە ڕوبوبیە و ئولوهیە و ئەسما و صیفاتە مشتەرەکین تایە.